دەتەوێت چاکترین و خۆشەویستترین کەسبی لە لای خوای پەروەردگار وەرە لەگەڵم. دەتەوێت ژیانت پڕ بێ لە نور و ڕووناکی و دڵیشت لە ئەو پەڕی ئاسوودەیدا بێت. دەتەوێت لە خەم و خەفەت و دڵتەنگی بە دوور بیت، لە شەیتانیش پارێزراو بیت. دەتەوێت دەست بە شتێکەوە بگرێت لە قیامەتێ شەفاعەتت بۆ بکا و پێشت کەوێ بۆ بەهەشتێ و بتباتە ناو بەهەشت و لە لای خوای پەروەردگار پلت بەرز کاتەوە. ئای ماشەڵڵا لەو نیعمەتە، جا کەس هەیە ئەوەی نەوێت دەی بۆ دەستخستنی هەموو ئەمانە دەست بۆ قورئانە پیرۆزەیەوە بگرە کە کەلامی خدای میهرەبانە. خوای گەورە دەفەرمێ لەقەد ئەنزەلنا ئیلەیکم کیتابا فیه ذیکرکم. وریابن خەڵکینە موسڵمانان، شەڕەفمەندی و شکۆمەندی و گەورەی ئێوە لە چیدایە؟ لەوەدایە کە دەست بۆ قورئانە پیرۆزەیەوە بگرن. پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێت هەر کەسێک ئەو قورئانە بکێتە پێشەوا و ئیمامی خۆی لەو دنیادا شوێنی ئەو قورئانە بکەوێت، ئەو قورئانە دەیباتە بەهەشتەوە لە ڕۆژی قیامەتدا و داخلی بەهەشتی دەکات. لە توێژینەوەیەکی زانستی داهاتووە کە لە وڵاتی بەریتانیا ئەنجام دراوە، دەڵێ ئەوانەی کە گوێ لە قورئان دەگرن، لەو کتابە پیرۆزەی دەگرن، هەمیشە دڵیان ئاسوودە و کامەران و بەختەوەرن، زۆر ئاسوودەن لە ژیانیاندا. دەی وەرە کاکی موسڵمان، وەرە ئەی خوشکی موسڵمان، با ئێمە و تۆش بڕیار بدەین لەو مانگە پیرۆزەدا بۆ قازانج و سوودی دنیا و قیامەتی خۆمان چاکتر لە خزمەتی ئەو قورئانە پیرۆزەدا بین، دەست بە قورئانەوە بگرین، با دڵنیا بین دنیا و قیامەتمان پڕ دەبێت لە نور و ڕووناکی.